دۆخی سیاسی و ئابووری هەرێم بە بەستەڵەکی ماوەتەوە و لایەنە سیاسەکانیش هیچی وایەک بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نادەن بۆ توانەوەی و بەستەڵەکە سیاسی هەرێم. مامۆستایانی زانکۆ بەردەوامی چەقبەسووی دۆخی سیاسی و ناکۆچی نێوان لایەنە سیاسەکان بە مەترسی بۆ سەر ئایندەی هەرێم دەزانن و دەڵێن پێویستە هەرچی زووە کێشە ناوخۆیەکان کۆتایی پێبێنرێت. پێویستە حیزبە سیاسەکان لەسەروی هەمووشانەوە ئەوانەی کە دەسەڵاتی زیاتریان هەیە خود ئەوانەی کە بمانایشتر بەڕاستەوە خۆیان ناڕاستەوە بوونەتە هۆی ئەوەی کە ئەم بارودۆخە بەم شێوەی خراپەی لەبێ دەبێ ئەوان دەستپێشخەری بن و دەبێ ئەوان زیاتر شام دەنە بەر ئەوەی کە بارودۆخە بەرەو ئاسایی بوونەوە بچێ. ئەگەر نا واضحە کە هەموو ئەوەی کە متابعی ئەعلام بکە، متابعی دادگاکان بکە، متابعی پرۆسی خوێندن بکە، متابعی باریژانی هاوڵاتیان بکە کە بارودۆخەکە بەرەو خراپیە نەک بەرەو باشی. پێویستە بەڕاستی قرار بدەن لەسەر ئاساییکردنەوەی بارودۆخی هەرێمی کوردستان. قرار نەدەن و ئەگەر دەستپێشخەری نەکەن و ئەگەر بە جددی هەوڵێکی جددی نەبێ بۆ ئەم بارودۆخێکی ئێستا هەیە و پێم وابێ خەڵکی کوردستان قسەی خۆی دەبێ، هەڵوێستی خۆی دەبێ و بە درێژایی مێژوش بینیمانە هەڵوێستی خەڵک چەند گرنگ بۆ چەند توانێتی بارودۆخەکە بگۆڕێ. مامۆستایەکی زانکۆ پێی وایە ئەگەر ئەو دۆخە سیاسی و ئابووریەت چارەسەر نەکرێت و گوتارێکی یەکگرتوو لە هەرێمی کوردستان نەبێت ناتوانرێت هەنگاو بەرەو ڕیفراندۆم و بەدەوڵەتبوونیش بندرێت. لە ڕووی سیاسی ئێمە ناتوانین خاوەنی گوتارێکی یەکگرتوو بین کەوا چۆن باسی لە دروستبوونی دەوڵەتی کوردی دەکەین، چۆن باس لە مەسایلی ڕیفراندۆم دەکەین، چۆن باس لە چارەسەرکردنی ئەو کێشانە دەکەین کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە کە هەمومان هەرێکە و بە ئاراستەیەکی سیاسی جیاواز دابڕۆن. پێویستە بۆی کە لایەنە سیاسەکان یەکگرتوو بن ئەو کێشە سیاسیە لاوەچیانە وەلاوە بنێن بیر لە استراتیجێکی یەکگرتووی هەمەلام بکەنەوە بۆ کوردستان. ساڵێک نزیک دەبێتەوە لە پەخستنی پەرلەمان و زیاتر لە 2 ساڵشە قەیرانی دارایی بەرەوکی هەرێمی گرتوتەوە و ناکۆچی نێوان لایەنە سیاسەکانیش بە چەقبەستووی ماوەتەوە. ئەمەش نیگەرانێکی زۆری لای هاوڵاتیانی هەرێم دروست کردووە و بە هیوان ئەم دۆخەنا لەبارەی هەرێم ئاسایی بکرێتەوە. توانە عومەر، کوردسات نیوز، ڕانیا.